گەورەترین حیکمت لە فەرزیەتی باڵاپۆشیدا امتحان و تاقیکردنەوەی ڕاستێتی ئیمان و ملکەچێتی بەندەکانێتی بۆ فەرمانەکانی پەروەردگار. خی گەورە فەرمێ ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. ئایا خەڵکەوە ئەزان هەر ئەوەندەی وتیان مسلمان و ئیماندارین و خوامان خۆشەوێ ئیتر وازیان لێدەهێنین تاقی ناکرێنەوە؟ نا، بێگومان گەلانی پێش ئەوانیشمان تاقی کردو تا بزانرێت کێن ئەوانی بەحەق ئیماندارن و ملکەچ و فەرمانداری خالقەکەیانن، کێشن ئەوانەی تەنها بە زوبان بانگەشی ئیمان و مسلمانەتی دەکەن. بۆیە وەک چۆن خۆی خالقمان نوێژ و ڕۆژی فەرز کردووە، ئاواش باڵاپۆشی فەرز کردووە لەسەر ئافرەتان. چەندین ئاەتمانێ لە قورئاندا و تەرکی باڵاپۆشی بە یەکێک لە تاوانە گەورەکان ژماردووە، سزای سەختی دۆزەخی لەسەر داناوە. ڕەنگە تاقیکردنەوەی ئیمانی ئافرەتێک لەو باڵاپۆشیەیدا بێت تا دەربکەوێ ملکەچ و فەرمانداری خالقەکەیەتی یان نا. ڕەنگە باڵاپۆشێکیش بەشتی تر پەروەردگار ملکەچی فەرمان داریەکەی بۆ شەرعی ڕەب العالەمی تاقی بکاتەوە. هەر کەسە و بە جۆرێک بە شتێک ئیمانەکەی بخرێتە ژێر پرسیار و تاقیکردنەوە. جا سەرفراز ئەو کەسێک کە ئیبراهیم ئاسا عەلەیهی سەلام کاتێک پێی وترا ئەسلیم تەسلیم و ملکەچی شەرع ببن، ئەویش بڵێت ئەسلەمت لڕەب العالەمین. ئیبراهیم عەلەیهی سەلام داوای سەربڕینی کوڕەکەی لێکرا، بێد و دڵی ملکەچ و فەرمانداری پەروەردگاری بوو. تۆ داوای چ شتێکی ئەوەندە قورست لێکراوە کە توانای هەڵگرتن و جێبەجێکردنیت نەبێ؟ سەیرە بەڕاستی ئافرەتانێک کە خۆیان بە هەڵگری ئیسلام دەزانن دەڵێن هێشتا قەناعەتمان بۆ دروست نەبووە کە حیجاب بکەین. بەڕاستی ئەمە قسەیەکی ترسناکە بۆ ئیمانیان و بەڵگەی ئەوەیە کە ئەم کەسە هێشتا تەسلیم نەبووە، ئینقیاد و ملکەچی نییە بۆ خواکەی. لە کاتێکا کڕۆک و ڕاستێتی ئیمان لە ئینقیاد و ملکەچیدا خۆی دەبینێتەوە. پێناسەی ئیسلامەکەی ئێمە الاستسلام لله بالتوحيد والانقياد له بالطاعة والبراءة من الشرك وأهله. أما بيناسي إسلاما، أما حقيقة إسلامتي ودين داريتي كخود تسليم كيبو پروردگار بتوحيد وكخوا پرستي وملكج بيبوي بطاعات مخالفة شريعتكينكي وبراءة خودكي لطواوي شرككو لطواوي الشرك وكفر أهلكشي. باشا ناقا سرنجك لبنيت جوازي فطرة آفرت و پیاو بدين أو كاتي أجين لحكمة باڵاپۆشی ئافرەتان. خوای خالق پیاوانی وا دروست کردووە کە هەست و ڕوژاندنیانی بەهۆی چاو و سەرنجیانەوەی بۆ ڕەگەزی بەرامبەر کە بە پێچەوانەوە وانییە. کاتێک پیاوێک سەرنجی ئافرەتێکی سفور بە معنای شەرع دەدات، ئیتر فکر و هۆشی مەژوڵ ئەبێت بە غەریزەیەوە، هەستەکانی فکری داگیر ئەکەن و ئەکات پیاوان لە مەسئولیەتی پیاوانەی خۆیان دوور بکەونەوە و هێندەی لە فکری تێرکردنی غەریزەکانیان نابن، ئەوەندە لە خەمی ئەمانجە باڵەکان و پەیامە گەورەکانی ژیانیاندا نەبن. پاکێتی و سەلامەتیە بۆ ئافرەتانیش، چونکە باڵاپۆشی وا دەکات ئافرەت وەک مرۆڤێک تەماشا بکرێت، نەک وەک ئالەت و ئامێرێکی چێژوەرگرتنی پیاوان. و سەنگ و قورسایی و گەورەییان لەوەدایە کە کارێک نەکەن کە خۆیان بکەنە جێگای سەرنجی پیاوان، کەواتە باڵاپۆشی هەم عیبادەت و عبودیەتە بۆ خوا و هەم مەسئولیەتێکی گەورەیە. بەڕاستی پرۆژەی پارێزگاری پاکێتی کۆمەڵگای ئیسلامە کە بەبێ ئەمە کۆمەڵگا پڕ ئەبێت لە بۆن و ڕەنگی پیسی غەریزە شەیطانیەکان.